لیلان ستاندفورد سکوت کەسێک ئەمریکیە لە ویلایەتە هاوای دژیە 67 ساڵیەدا سەردانا کوردستانی کرد و بوومەوە 4 هەیڤانوێک خۆبەش دناف کەمپا ئاوەرێن ئێزدییاندا الباجت کەندالا کار کرد و گەنج و خودفێری زمانی ئینگلیزی کردن و هەفکاریەک باش دگەڕێک خراوە هەریکاریە کوردستانی یا سویدی لەوێ کەمپێ هەبوو. تصمیمی وی که لێرە لە کوردستان بەخاک بسپێردرێ لایەن مدارەکانی و نەوەکانیەوە جیراتوکین چاویان لەو هەموو ئیمەیل و ڕسم و ئەوانە کردبوو کە مسترلیم ئەو ماوەی چارمانگەی کە بەخۆ بەخش لێرە لە گەرمە هاوکاری کردبوو نردبوویەوە نیشانی دابوو کە لێروکانە چەند خۆشبەخت بووە چەندە ڕازی بوو لەوەی کە ئەو خۆشەویستی کە لە خەرچی وەرگرتیە و ئەو دایتە خەرکەکەی ئێروکانە لەبەر هەندێ داوایان لێکردی لیان پرسین ئەگەر ڕوخسەت بدرێتن کە بە شێوەی یەزیدی لێرە بەخاک بسپێدرێ. Help me to understand his word before it draws too late. رسم مسيحي بن ازديبن شعر دبدان فرقنا شنكو او نقوتي ازدي شما عراقي از خدمتها فلان كسب كان خاص نا قلت شم خدمتها شعب عراقي كان چونکی دنافوان گنجاندا باندورا خو هبو اجبلی فێرکردنا زمانی ئینگلیزی gelek karên dî encam didan dinaf kempandan ew genç weqerawî dilêj bûn û پڕی خەمگین بوون. الدراوي خوا يعني مثلا راتبي خوا او مساعده خلقي كر ودراوي دا خلقي وتشت مساعده خلقي كر و يعني او انسانك زياده يقنجبو وحتى دنيا انسان دوقوي حتى دنيا روحيه هبه. لیلان ستاندفورد امریکی 4 ماها خدمتا وی کمبه یا باجت کندالا کربو. لورا پشتی چویا بر دلوانیا خوده خلک وی کمبه بره و رسمن راس پاردناوی بو آخه الکردستان رابون. سلام بالایی دنگ امریکا کمپا باجت کندالا دهۆک.